گفتوگۆی ئەم پرس و باسوە بەتاکەین لەگەڵ بەڕێز کاک سامان شاڵی چاودێری سیاسی دکتۆر سامان پسپۆرە لە سیاسەتی نێودوڵەتیش. دکتۆر سڵاوت لێبێ، ئەم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. دکتۆر بەڕوانینی تۆ وەکو دەڵێ فۆکەسی کۆبوونەوەی ئەم جاری نەتەوە یەکگرتووەکان زیاتر لەسەر چی دەبێ؟ پێشەکی زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە. طبعا چوار فایلی ئەساسی هەیە بەحسەکرێت. یەکەم مۆزوعی فایلی فەڵەستینیەکانە کە زۆر فۆکەسی لەسرە، مەسەلەی فایلی ئۆکرانیا و رووسایە، مەسەلەی مەلەفی ئێرانە و هەروەها وجودی مەلەفی سووریا و بەشداری ئەحمەد شەرع لەم کۆبوونەوە. ئەگەر بێنە سەر مەلەفی یەکەم کە ئیمڕۆژ لە چۆنە لە پەرتەوازە لەگەڵ ئەو کۆبوونەیە گەکرێت بە سەرۆکایەتی فەرەنسا و سعودیە بۆ ئەوەی کە چۆنەڵی دوو دەوڵەت دروست کرێ بۆ ئاشتی بۆ قەزەی فەڵەستینی و بینیسمان لەم ڕۆژە چەند دەوڵەتێک اعترافیان بە دەوڵەتی فەڵەستینیا کرد، لەوانەیە کەنەدا، فەرەنسا، چۆنەڵی ئوسترالیا، کەنەدا، پرتوغالە. ئەمانە تقریبا هەتاکوون ئێستا زیاتر لە 151 دەوڵەت اعترافی بە فەڵەستینی وەکو دەوڵەت کردووە لە کۆی 193، یعنی 178. ئەوەی سەرنج ڕاکێشێ ئەم جارە کە فەرەنسا و بەریتانیا کە دوو دەوڵەتن مافی ڤیتۆیان هەیە. ئێستا ئەو لەو 5 دەوڵەتەی کە مافی ڤیتۆیان هەیە چواریان اعترافیان پێ کردووە: سینە، رووسیا، فەرەنسا، بەریتانیا، بەس ئەمریکا ڕەفزی کردوێتەوە. طبعا کە ئەو ڤیتۆ بات فەڵەستین نابێت بە دەوڵەتێک لە ئەنجومەنی نێرانی نێودەوڵەت. طبعا ئەمەش هەمووی بەسراوە بەیەکەوە. ڕەتفعلی ئیسرائیلیش بەرامبەر ئەمە زۆر تونگ بوو ئیمڕۆ، کەوا ئێوە تەشجیعی پشگیری ئیرهابەکەن، کەوا وامان لێکەن کە ئێمە ناڵین دەوڵەتی فەڵەستینیش هەبێت و ئەمانەوە زفەی شەرقیەش هەمووی بخینە سەر ئیسرائیل. طبعا ئەمە تونگ و تیژێکی زۆری لەسەر ئەبێت و گەورەترین گفتوگۆ لەسەر ئەوە کرێ. دکتۆر بەر لەوەی باز لە ڕای بۆ چوون ئیسرائیل بکەین، ئەمریکا مافی ڤیتۆی هەیە، یەکێکە لەو 5 وڵاتە ئەندامە هەمیشەیە کە مافی ڤیتۆشیان هەیە. پێ دوایە مافی ڤیتۆ بەکارنێنێ دەم جارە؟ بەکارێنێت، دائیمە بەکارێنێت بۆ پشگیری ئیسرائیل بێگومان لە زۆر شتیشە. هەتاکوون چەند ڕۆ هەفتەکەی پێشوو بوو هەر لەسەر مەسەلەی ئەوەی کە شەڕەکە بوەستێت قبولی نەکرد، ڤیتۆیان نا. ئەوە دیارە، یعنی هەموو ئەزانن کە ئەمریکا حەلیفێکی استراتیجی ئەساسی ئیسرائیلە، لەبەر ئەوە ڤیتۆ ئەیات، چونکە ئەوان ئەیانەوەیە حەماس نەمێنێت و بە هیچ نەوعێک حەماس دەوری نەمێنێت و ئەمە ژێکێکە لە شرتەکانی فەرەنساشە لام وایە و بەریتانیاش کە ئەوەیە ئەبێ حەماس نەمێنێت، وجودی حەماس نەمێنێت لە ئیسرائیلە و لە فەڵەستینە و هیچ دەورێکیشی نابێ هەبێت لە ئەگەر دەوڵەتێکی فەڵەستینی داهاتوش دروست کرێت نابێت چارەسەری بکرێ. و ئەمەش یارمەتێکی گەورەیە بۆ ئەوەی مەسلەی کوردیش بێتە سەر شانۆی ناودەوڵەتی ئەگەر کێشەی باسێک لە مەسلەی کورد دەکەین، بەڵام هەندێک لە چاودێرانی سیاسی دانپێدانانی بەریتانیا، فەرەنسا بۆ مەسلەی دەوڵەتی فەڵەستین، ینی هەندێک دەڵێن جۆرێک لە تەناخوزی تایە، مەسەلەن دەڵێن زۆر ئەوان جەخت دەکەنەوە سەرەوەی کە ئەبێ بارمتەکانی ئیسرائیل هەمووی ئازاد بکرێ و زۆر زیاتر لەوە خەمیەوەیانە ئەو چەند کەسە کە لە 7 ئۆکتۆبەرە کوژران لەلایەن حەماسەوە و زیاتر وەکو دەڵێ ئەوان دەلاوێننەوە، نەگەو هەموو ژمارە زۆرە، زیاتر لە 6,000 فەڵەستینی کوژراون بەدەستی ئیسرائیل. باسیەوە ناکەن ئەوەندەی کە ئەو 1000 کەسە دەلاوێننەوە کە بە دەستی چەکدارانی حەماس کوژراون. زۆر ڕاستەکەی، تقریبا وەکو جەنابە باسی کرد 65,000 فەڵەستینی کوژراوە. ئەوە ئەبینین غەزە تقریبا تەخت کراوە. ئەوان
مهم ئەوەیە پرۆپۆگاندای ئیسرائیلی لۆبی ئیسرائیلی زۆر بەقوترە لە لۆبی عەرەبی. لۆبی عەرەبیش خۆشی ئەوە نە بە قسە پشگیریەکات زۆر بە چڕی نەهاتوونەتە سەرخات و ئەو دەوڵەتانەی کە ئەگرین بۆ غەزە و بۆ فەڵەستینیەکان ئەوانیش عیلاقیان هەیە لەگەڵیناوە سەیری تورکیاکە لەسەرەوە چی ئەڵێت لە خواریشەوە بە قوتترین تقریبن 10 ملیار تەبادولی تیجاریان هەیە لە کاتێکە یارمەتی خۆراکە چەکیشی ئاەتێ گەورەترین معمەلی چەکی ئیسرائیلی لە تورکیا باشە ئەم هەموو دەوڵەتانە یارمەتی بن ئەگەر زەختێ دروستکەن چکە ئەوان زەختی اقتصادی ئەتوانێت دەوڵەتە عەرەبیەکان بیکەن لەوە زیاتر ناتوانن بیکەن لەسەر ئەمریکا چکە ئەمریکا خۆی بە تەنها هەر ئەوە توانێ ئەم شەڕە بوەستێنێ ئەمریکای ئەتوانێت پشگیری بکات یان شەڕ بوەستێنێ یان شەڕەکە بەردەوام بێ و تاکون ئیسرا گڵۆپی سەوزی بۆ هەڵکراوە کە بڕاتە تاکون قەزەی حەماس تەواوە کات ئەوەش پشگیری ئەمریکایە و دەوڵەتانەی کەش کە قسەکەن هەمووشی لە چۆنەڵی لە حەلەقەیەکی بەتاڵە ئاخورێنەوە چکە قووەت لای چێ ئێمرە قووەت دەورە بینێت لەم شەڕا بە تایبەتی شەڕی فەڵەستی حەماس و لەگەڵ ئیسرائیلە. باشە دکتۆر کەواتە گەر ینی بۆچوونەکانت بۆ خۆت بکەیتەوە تۆ بڕوات وایە دەوڵەتی فەڵەستین دروست بێ؟ وەختێک بڕوان ناکەم نەتەنیاهۆ بە هیچ نەوعی ئیمانی بە چارەسەری دوو دەوڵەت نییە بە هیچ نەوعێک بەڵام ئێستا معارەزەیەکی بەقوە دروست بووە کە ئەیانەوێ ئینتیخابات بکەن ئەم معارەزەیە تقریبن 152 دەنگی بڵین ئیسرائیلیەکانی هەیە لە ناو ئیسرائیلە ئەگەر ئەم معارەزەیە ببێت و ئینتیخابات بکرێت و نەتەنیاهۆ دەرچێت لەوانەیە حەلێکی بکرێت بەڵام جارێ زۆر قورسە ڕئیس وزرا موافق بێت لەسەر ئەوەی کە ئینتیخاباتی پێشوەختە بکرێ لە ئیسرائیلە و بزانین بۆ چۆ ئەڕات بەڵام ئەوەی کە ئەکرێ ئیمرۆ لە نەتەوەی گرتوەکان زۆر گرنگە بۆ چارەسەری کێشەی فەڵەستینیەکان و ئەگەر زەختێکی نێودەوڵەتی دروست ببێت ئەمریکاش ئەبێ چارەسەرێ بدۆزێتەوە و ئیستاش کەوتۆتە ئەوەی کە ئەڵە ئێمەش بە دوای ئاشتێکە ئاگەڕین بەڵام تەماشاکەی هەموو کۆبوونەوەکانیان وەستا چووکە بە تایبەتی لە دوای ئەوەی کە ئیسرائیل لە قیادەی حەماسیە لە قەتەر ئستا گفتوگۆکان تقریبەن وەستاوە بەڵام ناڵم سە وەستاوە چکە هەر لە ژێرەوە کۆبوونەوە هەیە و پەیوەندیەکان هەن هیوادارین بگەن و ئەمە ساتەش حەل بکرێت بەلایەکە کە هەموو ناوچەکە پێکەوە بە ئاشتی بژی. باشە کەواتە دکتۆر فۆکەسی گیانی لەسەر جەنگی غەزە ئیسرائیل دەبێ و زیاتر لەسەر و بابەتە قسە دەکەن جەنگی ئۆکراین رووسیا دەکەوێتە کوێی کۆبوونەوەی نەتەوەی گرتووەکانەوە ئایا گفتوگۆی لەبارەوە دەکرێت؟ بەڵێ وتم چوار مەلەفی دووهەم ئەوەی ئۆکرانیایە لەگەڵ رووسیا کۆبوونەوەی زلنسکی لەگەڵ ترامپە ئەکرێت لەوێش و زیاتر ئەو گفتوگوانەی کە ترامپ هەیەی لەگەڵ پوتنە ئەوەش زیاتر یعنی هەنگاو هەیە بچێتە پێشەوە و هیوادارن ئەوانیش کە بە تایبەتی ترامپ ئەوێ ئەو کێشەیە حەلکرێ چووکە مانگی دا لەژنەی نۆبل پرایس کە بۆ ئاشتی کە ترامپ زۆر هەوڵەیە کە بەدەستی بێنێت هەیەوێ شتێک پێش ئەوە بکات کە بتوانێت ئەم جەنگەش بۆستێنێت بەڵام بە شەرتێ بۆستێت کە هەردوو لە چۆنەڵی بەرژەوەندەکانیان یعنی بپارێزرێت. اینجا دوای ئەوەش مەلەفی ئێرانیت مەلەفی ئێرانی زۆر گرنگە خۆتان نەزانن ئەم هەفتەی کە ڕۆی لە نەتەوەی گرتوەکانە لە ئەنجومەنی ئاسایشی ئەو سزانەی لەسەر ئێرانە ئەمێنێتەوە هەتاکوم 28 مانگ ئەگەر هاتوو ئێران موافق نەبوو ئەوە چۆنەڵی
ئەو سزا زلانەی کە پێڵەن زناد وەکو چۆنەڵێ زنادی دەمانچە ئەخرێتەوە سەر ئێران و سزایەکی زۆر بەهێز ئەچێتەوە سەر تارانیش و ئێران بە هەوڵی دیبلۆماسی خۆیە لەلایەکەوە هەوڵی دیبلۆماسیەکە لەلایەکیشەوە تەهدیداتی خۆشیەکات بەو شێوەیە هیوادارین کە ئەو کێشەیەش بە ئاشتی هەلکرێ بۆ ئەوەی ئەم شەڕە لەم ناوچەیە دوورخرێتەوە بە ئاشتی. باشە دکتۆر باسی کۆبوونەوەی دۆناڵد ترامپت کرد بێگومان بەشێک لە سەرۆکی وڵاتان لەوێ هەوڵ دەدەن لە پراوێزی کۆبوونەوەی نەتەوەی گرتوەکانە ینی گفتوگۆ دیداریشیان نەبێت لەگەڵ دۆناڵد ترامپێکێک لەو دیدارانە کەوا چاوەڕوان دەکرێت لە نێوان سەر کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردوغان لەگەڵ با بڵێن دۆناڵد ترامپە بەڕێوە بچێ و کاریگەری ڕاستە و خۆی دەبێت لەسەر پرسی ناوچەکە و پرسی کوردیش هەندێک دەڵێن بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان پێ دوایە لەو دانیشتنەدا یعنی تەوەرە سەرەکیەکان چی دەبن چ شتێکی پەیوەست دەبێت بە کوردەوە چونکە دەزانین ینی لە سەردەمی ویلایەتی یەکەمی سەرۆکاتی دۆناڵد ترامپدا بە تەلەفۆنێکی خۆی لەگەڵ ڕەجەب تەیب ئەردوغان شەوێک بڕیاری دا ئەمریکا بکشێتەوە لە سووریا ئەو بوو دواتر ینی لۆبیەکی زۆر بەهێزە بوو کە هێزەکانیان نەکشایەوە بڕیارەکەی جێبەجێ نەکرا. ئێستا ئیمڕۆ وەکو وتم مەلەفی چوارهەم مەلەفی سووریایە جارە باسی ئەو بۆ بکەم بە کورتی بوونی ئەحمەد شەرع لە ئەرهابیەکەوە 10 میلیۆن کە بچێتە ئومەمی متحیدە خیتاب بات ئەوە خۆی لە خۆیان گۆڕانێکی زۆر زۆر گەورەیە لە 1967ەوە سووریا نەیتوانیەوە هیچ خیتابە با لە ئومەمی متحیدە ئیمڕۆ کە ئەچێت ئەحمەد شەرع لەوێ خیتاب ئەیە ئەمە کرانەوەیەکی زلە کە پاڵپشتی ئەمریکای بە پشتەوەیە کە سووریا کرانەوەیەکی و یارمەتی برێ لەوێش کۆ ئەبێتەوە لەگەڵیا مەلەفی ئەردوگان لەگەڵ ترامپە ئەوەیە طبعاً علاقاتی سونایی خۆیان بەحسەکەن بەڵام مەلەفی سووریایە مەلەفی سووریا زۆر گرنگە بۆ ئەو هەتاکوون چووکە ئەوەش بزانن کە ترامپ کە ئەردوگان تهدیدی هەسەدەی کردووە و هەروەها ئەحمەد شەرع تهدیدی کردوون کە تاکو مانگی دوانزە نهایەتی مانگی دوانزە نێن ئەو اتفاقی کە کرا لە مانگی سیا نێن اتفاقەکە جێبەجێ بکەن تورکیا هجوومە کاتە سەریان ئەبێ ئێوە جۆ لە عەبدوڵڵا ئۆچەلان بگرن کە وتی بە ئاشتی حەلکرێت طبعاً لێرە کێشەکە ئەوەیە ئایا ئەمریکا واز لە هەسەدە ئێنێت یاننا یان پشگیریە لە بودجەی ساڵی تازە کە دانراوە یارمەتی دانراوە بۆ هەسەدە ئەوە خۆی لە خۆیان پیشانیا کە پشتیوانەکەیان هەیە کورد ئیمڕۆ لە ئەمریکا بە تایبەتی هەسەدە پشتیوانێکی گەورەی هەیە پشتیوانی هەیە و دۆستایەتی باشیشیان هەیە و کورد بەعام لە هەرێمی کوردستانیش پشتیوانێکی باش هەیە بۆ مەسەلەی کورد لە چ لە عێراقا هەسەدا ئەمریکا جارێ بڕوا ناکەم بەم بە ئاسانی بێڵێت بەڵام تاکیدی دەکاتەوە لەسەر یەکگرتووی خاکی سووریا وەکو چۆن تاکی دەکاتەوە لەسەر یەکگرتووی خاکی عێراق بەڵام لێرە تۆ قەزەیەکت هەیە لێرە ئیسرائیل قبول ناکە دەوڵەتێکی ئیسلامی ئوخوانی بە تەنیشتەوە دروست ببێت ئەمەش لێرە شەرتێکە و خۆ دەزانی ئەمریکا جۆ لە ئیسرائیلی ژەگرێ لە مەترسیەکانی ئەگرێ چ گەرنتێکیە مانەوەی شەرع ئێستا کەوتۆتە بینی دوو جمگەوە لەولاوە تورکیا زەختی لەسەرەکە لەم لاوە ئەمریکا زەختی لەسەرەکە لەگەڵ ئیسرائیل گفتوگۆ هەیە لە بینی ئیسرائیلەکان و چۆنەڵێ حکوومەتی ئەحمەد شەرع بەڵام بە هێواشی ئەڕوات تەمان ئەحمەد شەرع هیوایەتی ئەڵە جۆلان ئەوڵە من لە جەبەلی شێخیش ناچمە دەرەوە نەوەکو لە جۆلان یعنی مەسەلەکە زۆر قوڵە چونکە ئاسایشی ئیسرائیل بەسراوە بۆەوە و ئەگەر هاتو ئیسرائیل ڕێنەکەوتنیە نەکرێت لەسەر ئەو مۆزوعانە و ئەعتراف بە ئیسرائیل نەکە ئەحمەد شەرع یان بچێتە ئیتیفاقی ئیبراهیمیەوە ئەوە ئەحمەد شەرع بڕوا ناکەم درێژە کێشێ لە حکومەکەیە چەند تورکیاش لە پشتی بێ
بەڵام ناگاتە ئەوەی تورکیا و ئیسرائیل لێک بن چونکە خۆ دەزانی لەسەرەوە شتێکە و لە ژێرمێزی شتێکی کە هەیە بەڵام ئەگەر ئیسرائیل مسر بێت لەوەی کە ئەو مەمەڕە پێڵەن مەمەڕی داود دروستکە ئەوە کە لە دروزەوە دەست پێکا لە جۆلانەوەیتە خوارەوە بە سنووری ئۆردونا ئەڕوات و هەروە بە سنووری عێراقا هەتاکون ئەیاتەوە لە ڕۆژاوە ئەمەش سنووری تازە دروزەکە بۆ ئیسرائیل کە ئەو ناوچانە هەمووی دوورە خاتەوە لە علااقاتیان مەسەنن لە بینی سووریا و عێراقا ئۆردون و سووریا و هەروەها هەرێمی کوردستانیش دراوسەیەکی تازەی بۆ دروزە بێ ئەمانە هەمووی ئەگەرن بەڵام من بە قەناعەتی من ئەبێ بگەنە حەلێک مەسلەی سووریا مەسلەی کوردەکەیە لەوێ ئێستا دروزەکان ڕێەکەون لەسەری بەڵام مەسلەی دروزەکانە و هەروە اعتراف بە ئیسرائیل ئەو دوو کێشەیە ئەگەر چارەسەر بکرێ سووریا ئامێنێتەوە بە یەک پارچەی بەڵام ئەگەر ئەوە حەل نەکرێ و ئیسرائیل ئەو مەترسی زۆر لای گرنگ بێ ئەوەش مشکلەیەکی گەورەیە و ئەگەر بینە بە کورتی بەحسی عێراقیشی بۆ بکەم حەزەکەم عێراق بڵێ فەرموو ینی عێراق بە تایبەت ێستا لە قۆناغێکدایە هەڕەشەی ئیسرائیلی لەسرە مەڕەشە لە کۆمەڵە گروپ دەکات لە هەندێک ئامانز دەکا بەڵام ینی پێ دوایە ئینجا عێراق چۆن دەبێ ئەگەر سەیریکەین عێراق سەرۆکوەزیران ویستی بچێ بۆ نەتەوەی گرتوەکان نانێشت ڤیزایان نایە ئەسڵم ڤیزە تەحریم کراوە کە بچێتە ئەمریکا بۆ لەبەر ئەوەی متمانەیان پێی نەماوە ئەوان بە پیاوی ئێرانی ئەزانن لە عێراقا نقطە ڕاست سەدر لەبەر ئەوە کێشەکە زۆرە بۆ عێراق و خۆتان نەزان ئەمریکا چەند مجموعەیەکی شخصۆتە کە لە ناو حەجی شعبیشان لە لیستی ئرهابە ئەمە هەمووی ئەو کێشانە و ئیسرائیل جارێ ئەولەوێتی عێراق نییە چونکە مەسلەی ئێرانی هەیە لەوە لە عێراق گەورەترە بەڵام ئەوەی لەبیر ناچێتەوە کە محوەری مقاومە لە عێراقەوە کە لە ئیسرائیلیاوە زەرری پێگەیانەوە ئەمەی هەڵگرتووە بۆ کاتێکی کا ئەگەر هاتوو ئێران لەگەڵ ئەمریکا یان لەگەڵ ئەوروپا ڕێ نەکە و ئەو ساکە ئەچینە قۆناغێکیکەوە کە ئەمریکا و ئیسرائیل و دەوڵەتەکانی ئەوروپا هەموو یەک دەنگە بن لە لێدانی ئێران چونکە کەسیان ڕازی نین کە ئێران ببێ بە ساحیبی ئۆتۆمی قومبەلەی نەوەوی لەبەر ئەوە ئەبێ ئەو واز لە تەخسیبی یورانێم بێنە هەموو دژی ئەوەن واگەر ئێران مستەمر بێ لەسەر ئەو بڵین ئەو ڕێوەی لەسەرێتی بۆ ئەوەی کە بگاتە قومبەلەی نەوەی ئەگەر نەگەشت بێت ئەوەش نازانی ئەوە زەرەرێگە گەینێ خۆی خسۆتە چۆنەڵی حەلیفی ئاسیویەوە لەگەڵ دەوڵەتی رووسیا و سین و کۆریای شیمالی و لەگەڵ هند و ئەوانە خۆی خسۆتە ئەو زاویەوە ئەو ساکە زۆرترین حەساری ئەچێتە سەری و بینیشمان لەم چەند ڕۆژە دۆلار تمن چۆن هاتۆتە خوارەوە بەڵام بە نسبەت عێراقەوە ئەگەر هاتوو من وتم مانگی نۆ هیچ شتێ ڕوونادا و تاکو نیستاش هیچی ڕووناوە ڕوژ نادا بە قەنەعەتی خۆمە خوێندنەوەی خۆمە کە چۆنەڵی شانۆی تحرکاتی نێودەوڵەتیە بینم و عیلاقا دەبینم و هەروەها ئەگەر هاتوو لەیەکەوە تاکون دەی مانگیدا ئەو دەڕۆژە ئەگەر هیچ نەڕوە و پێتان بڵم انتخاباتی ژەکرێت لە عێراق و انتخاباتەکە ژەڕوات و حکوومەتێکی تازە دروزە بێ بەڵام بڕوان ناکەم بە سەرۆکایەتی سوودانی بێت باشە دکتۆر بۆ بە سەرۆکایەتی سوودانی نابێت حەزەکەم ئەوش ڕوونکەمەوە ئەگەر سیرکەی لە 2010 تاکون ئیمڕۆ ئەوانەی کە هەڵبژێراون بە هەڵبژێرداوە نەچوونەتە بوومە ڕئیس وزەرا هەمووی بەڕێککەوتن کراوە ئەگەر بێ لە 2010 وەرگری ئەیاد عەلایی بردەوە بەڵام قانونیان گۆڕی مالیکیان کرد ئەگەر بێتە سەر 2014 عەبادی 5 کورسی هەبوو بەڵام تەوافقیان لەسەر کرد کردیان بە سەرۆکوەزیران عادل عەبدولمەهدی لە ماڵەوە دانیشت بوو لەبەرەوە بوو
کەسیان نەبووتیان فەرموو بە ڕئیس وزەرا لە دوای شۆڕشی تیشرینی ئەویش لاچوو کازمیان هێنا کە هیچ شتێک علاقەی بە پەرلەمان و کورسی و شتەوە نەبوو کردیان بە سەرۆک وەزیران هێتە سەر سوودانی دوای ئەوەی کە سەدر کشایەوە قووەت زرا بە ئیتاریش سوودانی دوو کورسیە بوو ئەو دوو کورسیە بوو بە ڕئیس وزەرا یعنی کەواتە بە براوەی یەکەم نییە کە ببێ بە ڕئیس وزەرا لێرە گرنگی ئەوەیە بڵێ باشە دکتۆر کەی کوردیش کوردێک بە نوێنەرایەتی دەوڵەتی کوردستان دەچێتە نەتەوەیە گرتووەکان لە خولێکی نەتەوەیە گرتووەکاندا لەوێ قسەی دەبێت بە ناوی دەوڵەتی کوردستانەوە ئەگەر کوردێک ریز بێت ئەگەر کوردێک کورد یەک ریز بێت ئەگەر کوردێک ریز بێت بەڵێ ئەگەر کوردێک ریز نەبێت بەداخەوەی کە ئیبینین پەرتەوازین هەر لایەکمان بە هەوای خۆی ئیژەکات و ئەمە زۆر ئێمەی لاواز کردووە چ لە ناو عێراقا چ لە ناو هەموو شوێنەکانی ترا بەڵام یەکریزی ماڵی کورد یەک دەنگی دروست بێت هیوایەک ئەبێت بەڵام ئێمە خۆمان ناتوانین دەوڵەت بکەین ئەگەر دەوڵەتە گەورەکان بۆمان دروست نەکەن. سپاس دەکەم بەڕێز دکتۆر سامەنشاڵی چاودێری سیاسی پسپۆر لە سیاسەتی نێودەوڵەتی سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ شیکردنەوە و خوێندنەوەکانت خۆشەویستان بە یارمەتیە و کارانی بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتان نەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ